بەهۆی زانست و تەکنۆلۆژیاوە یاری و خۆشەکان بەردەوامن. ئەمانە تەنها دوو مناڵن لە کۆی ئەو دوو سەمناڵی کە ژیانیان لەلایەن توانستی دەست و قاچە دەستکردەکانەوە گۆڕاوە. ئۆلیبێرتی تەمەن 10 ساڵ دەڵێت بەهۆی ئەم قاچە دەستکردەوە خێرایەکەی زۆر بووە. ئەمە جیاوازیەکی زۆری دروست کردووە لەبەر ئەوەی دوجار دەتوان لەگەڵ هەموو هاوڕەکانمدا یاری بکەم و نیگەرانی ئەوە نەبم کە لە دواوەم. مەسیکات کە تەمەنی 8 ساڵانە دوو قاچی دەستکردیان بۆ داناوە باسی ئەومان بۆ دەکات کە چۆن ژیانی گۆڕاوە. هەر یەکەم جار کە ئەمەم دەستکە و بیرم لەوە کردەوە تۆ بڵێ چی ڕوو بدات. بەڕاستی زۆر ناشرین بوو، بەڵام کاتێک کە تەواو بۆیان دانام دڵم خۆش بوو لەبەر ئەوەی هەستم دەکرد زۆر جیاواز دەردەکەوێت و هەڵبەز و دابەز دەکا و دەمتوانی بە خێرایی ڕابکەم. هاوکاتە لە سنتەری ژانەوەی قاچ و دەستە دەستکردەکان لە نەخۆشخانەی ستانمۆر لە لەندەن پیاوێکی لێیە کە قاچە دەستکردەکانی یارمەتی داوە کە بگات بەلووتکە لە بواری وەرزشیدا. ڕیشارد وایتهاید خاوەن مەدالیای زێڕینی پارالامپیکە و دەڵێت وەک کەسێکی دیاری بواری وەرزشی تەکنۆلۆژیاکەم دەستکەوتووە کە بە بەرزترین ئاستکاری پێ دەکەم، بەڵام ئەوەی من لێرەم بۆی بریتە لە بەخشینی بڕێک لە ئیلهام و هیوا بەم نەوە جوانانە و پێشاندانی مێداڵیاکەشم دەری دەخات کە هەموو شتێک ئاسانە. وەرزشوانەکە پیشانی مناڵەکان دەدات کە لەگەڵ دەرفەتە دروستەکاندا ئەوانیش دەتوانن بگەن بەلووتکەی دەستکەوتەکان لە بواری وەرزشیدا. خەمڵاندنێکەیە بازەوە دەکات کە 2000 مناڵ لە بەریتانیادا بەهۆی هۆکاری جیاجاوە قاچ و دەستیان لەدەستداوە. بەم دوایانە 220 مناڵانە لە ڕێی ئەم سیستەمەوە داوای یارمەتیان کردو و قبول کراون.